ڕۆژکەریم یەکێک لە گۆرانی بێژە خۆشەویستەکانی کوردستانە لە ئێستادا بەرهەمێکی نوێ یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێی بە ناوی شۆک بڵاو کردوێتەوە. ئەم بەرهەمە نوێی ڕۆژکەریم بۆ یەکەم جار لە کەناڵی کورتسات و لە پرۆگرامی کورتسات مەگەزینەوە دەبینێت. کەمێک سەیری کلیپەکەکەین یاخود بەرهەمەکەکەین و دواتر قسە باسی زیاترەکەین. چیاڵێن و چی باسەکەن چی وتراوە هەر درۆیە هەموو ئەوەی پێویستی هەر بۆ فریودانی تۆیە دێتە بیرە چۆن بووی بۆ من دێتە بیرە من چۆن بووم چۆن دڵت هەرچی بهێڵی من و بەشێک لە ڕۆحی خۆم دێتە بیرە چۆن بووی بۆ من دێتە بیرە من چۆن بووم. هونەرمەندی خۆشەویست ڕۆژکەریمم لەگەڵە لە ڕێگەی سکایپەوە لە سوید کاک ڕۆژ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سلااو لە جەنابێ کوردستان خان. زۆر سپاس. باسێکی بەرهەمەکەتم بۆ بکە. ئەم بەرهەمە چۆن لەدایک بوو؟ زۆر سپاس. ئەوەی ڕاستی وێ ئەمە تەنها بەرهەمە کە ئایدی من نەبوو، یەک لە هاوڕێکانم کە هەر لە کلیپەکە بەشدارە خۆی بڵێن دەوری ئەساسی بینیوە بە ناوی ئارام عەلی. کاگاران فکرێکی هەبوو کە گۆرانێک لەو نەوە بکرێ بە کاک مازیاری شاعری وتبوو، ئیتر دووقۆڵیەشیان گرت و پەیوەندیان کرد بە منەوە. هەڵبەتە ئەوان تێکستوشتەکە حەزە کرده بوو، منیش ئاواز و تەوزیع و مۆسیقا شتەکانم بۆ کرد و ناردم بۆ ئێران بۆی کە میکس و ماستریان بۆ کردویتر بۆ شێوەی هیوادارم کە بەدڵتان بێ. بەڵێ کاتە تێکستی بەرهەمەکە بەرهەمی شاعیر مازیار فایقە، بەڵام ئاوازەکە هی خۆتە، ئاواز و دابەشکردن و بابەتەکانی تر ئاواز و نیست. بەرهەمێکی لەم شێوەیە چەندێکی پێ ئەچێکات؟ بۆ کەسێکێکۆ من ماریسم، من هەریشمەوەی لە سوید یعنی ستۆدیۆم هەیە، زۆری پێ ناچێت بۆ من، یعنی دوای 40 ساڵ تەجروبەت بۆ من ئەوەنە ئیشەکە قورس نییە، بەڵام بۆ گەنجەکان کە ئیشەکان حاڵەتی ترە، مەسەرەن بێوادیە مادیە کات نییە ئایدیەکانە گۆڕن، یعنی تۆزێک ئەشکالی تیکەیە، بەڵام بریسە منەوە وابزانم تۆزێک سورعترە ڕاوەڕاستی ئیشەکان گەێرە. بۆ وێنەگرتنی بەرهەمەکە ژواتە کاتی کلیپ و وێنەگرتن و ئەو بابەتانەی تریان تەنها مەبەست با بڵێن دابشکردن و ئاوازدانان و ئەو بابەتانی کە پەیوەندیان بە ستۆدیۆ هەیە؟ ئەگەر ڕاشکەوانە قسە بکەم ئیشەکان لە ئەوروپا زۆر سورعە دەڕوات، شەکەم ئیشەکە کرێت تەنها بۆ دانێمە بۆ کاتی وێنەگرتەکەی زۆری پێچوو. ئێمە مشکلەی ئەومانە بوو لێرە زۆر ساردە 26 دەرەجە ناقص بوو، یعنی نەمانەتوانی کامێری نۆرمالمانە ببێت ئەی بەست، یعنی نێتوانی تەسویر کە لاوانێ بڕوانەکەی بۆ جاری یەکەم لە گۆرانی کوردیە بەشەکانی من هەمووی بە مۆبایل کراوە، بە ئایفۆن کراوە. ئەمیشە وەکوتم زۆر کەسانێکی زۆر یارمەتیان داوین، ئەوەی کە من ئاگام لێ نەبووە تەواان تەنها ئیشە بەس بەشی خۆم تەسویرەکە و موسیک و دابشکردن و وتنەکەم کردو لە سوێرەکان لای خۆم. ما باقاتی مەسەل لە ئێران کاک ئومێدرە ڕۆمیکس و ماستینی کردووە، کاک میلاد شەمسەدین کوارەی عەزب کردووە، کاک محەممەد ڕێبەر یارمەتیدام لە ڕیتمەکانە، مەسەرەن کاک ئەسیر دڵبەندی لێرە بەو سەرمایە هاتووە تەسویری لەگەڵا کردم، خۆبەخشانە زۆر پێزانم، یعنی ئیش بە ئاسان ناکرێ بەڕاستی، زودێکی زۆر و مادێکی زۆر و کاتێکی زۆر و بێوادەیەکی زۆر و بەتابەتەوانی کوردستان تا جوابی تەلەفۆنێک دەکەینەوە هەر شتێ دەبی، ئەوە زۆر مشکلەیە بەڕاستی، نازان مەشغوڵی چین. یعنی من هەستەکەم جاری وایە پێویستەکە ئەو گروپە بێکەوە بن تاوەکو کارەکە بەنجامە گەیان، ئەوە زۆر گرنگە، ئەوە نابێت تۆ لە وڵاتێک و ئەجابی نایە و ئەجابیایە و ئەمە تۆزێکی شکالمان بۆ دروستەکە. بەڵام ئەوەی کە گرنگە لێرای بڵێم ئەوڕێ خۆشەویستم ئارام عەلی ئایدیەکە بەعام ئایدەکەی ئەو بووە، من بەس تەطبیقم کردووە. باشە، ئایدیەکە چییە؟ ئایدیەکە چییە؟ پەیوەندی بە سیناریۆ بە تێکستەکەەوە هەیە؟ بەڵێ
بالتأكيد حزكم أو زعمت أستكم أما تشيلوشي شي راستيها بله أو تطبيقي كذا يعني لو أنا الزورة هاي شنا كانت لو أنا دور بيل إما ولا جنابته لبينران هي ودار مرواج به بلام هي لنا مجتمع أما زور لنا أو شنيك ليكو بينته زمن شيء تراجعني زور شيء استبداخه مثلا کسی که منالی کی بجدی رلای باوکه یا باوکه بجدی رلای دایکه بمشي مثلا حالتي شيء اجتماعي خراب كنت تبين معنا بيني همو طبعا همو دنيا جبت كردستانيه بداخل مش اسمان شيء يعني كاري شيء دوزك انساني انا بو كارك بشين براستي بله اما پیوندی بگومان با تکستی گۆرانیەکەوە هەیە لصداقات زۆر باشە سیناریۆکە چێ ڕۆڵی ئەگێڕا و خۆت وەکو ئەکتەر بەشدارویان تەنها گۆرانی بێژ بووی تەنها گۆرانیە ئەم جارە عەزێتی منی کردیایە غێری مۆسیک هەمووی خۆیان کردیایە یعنی سیناریۆ کە تەلەفۆنیان کردی شتەکانیان تەواو کردبوو بەڕاستی وتیان ئەوایە لەوانەیە ئەگەر کات دەوێ ئەسڵ تەلەفۆن کە بۆ من کرا على ئەساس ئەو گۆرانیان دروستکەم کەسێکتر بێڵێ دایی ئاوڕێژی نزیک بە و کاگەرام خۆی لە سوید بووە وتی وەڵا ڕۆژ من ئیشەکە کرد بە دەنگی خۆتەمە ئێوتم زۆر جوان دەرچووە بەڵێ باشە جوان دەرچوە وتم باشە پێشکەشتان بێ و کارەکەمان کرد بەڕاستی یعنی من ئاگام لە تەسویری کوردستان نییە بەڕاستی زۆر سپاسیانەکەم لە گەورە تا بچوو پشتی کامەرە ئەو خاتونانە دەستیان خۆش بێ ئارام خۆی مازیار دیارجان دیارمەدی ئەو مخریج کارەکەیە زۆری عەزەرەکان چۆتە لای ئەو بەڕاستی شوێنەکان ئەوانی کە یارمەتیان داناوی لێرە جارێستی لێم و کاگەسیر لێرە یارمەتیشی زۆری یان شێگەم بە ناقص 24 شینەتە دەرەوە ئەو تۆزە یعنی توانیمانە بە زۆر تەسویرکردن ئەو نەسار بۆ لێرە بەڵێ کاگڕۆژ تۆ یەکێکیت لەو هونەرمەندانەی کە با بڵێن شێوازێکی تایبەتی یان ستایلێکی تایبەت بە خۆتت هەیە و هەر لە سەرەتای دەستپێکردنیشتەوە هەر بەم شێوازە هاتووی هەنێک جار هەندێک گۆڕانکاری بچووک ئەکەیت بەڵام ئەوەی کە مەبەستمە بیپرسم ئەوەیە کە بۆ هەڵبژاردننی تێکستەکان چی زۆر سەرنجی تۆڕا ئەکێشێت کە بڕیار لەسەر تێکستێکیت چیرۆکی پشتی تێکستەکە یاخۆت هەست بکەی ئەم تێکستە ئەتوانرێ ئاوازێکی جوانی لێ بەرهەم بهێنرێت و دواتر ببێتە با بڵێن بەرهەمێکی جوان کە با بڵێن تایبەت بێ بە ستایلی تۆ کە گەنجتر بووم بە میلۆدی ئیشمە کرد ئەمزانی میلۆد نووسێ شارەکەمە کرد بە قوربانی میلۆدیەکە بەڵێ ئێستا نا کە ئەچیتە ناو کارەکە و فێرە بیت و مێشکت گەورە ئەبێت ئیشەکان ناویشتە تێکستەکە مۆلیدی ینی هەموو کارەکە لە دەوری تێکستەکەیە تێکستەکە قەرارەدا چۆن بێت من خۆشبەختانە لەم ساڵانەیە من لەوە پێش لەگەڵ نەوژی سۆران هێمنی شێخ عومەر گۆرانی سەرۆر یعنی لەگەڵ زۆرە کەسا ینی شاعیرەکانە ئیشم کردووە بێباری حەلاق ینی زۆرن ببوورە وەڵڵا ئەگەر ناوێت کەسێکم کردێتەوە من زۆر داوای لێبوونەکەم تەمەنێکی زۆرەوە بەرەو 39 ساڵە چێ من سپاسی هەر یەکە بێکیانەکەم بەڵام ئێستا بەریسفە منەوە مەسەن داریوە ئایدەکە بە مازیارە لێم و ئەو تەطبیقیەکە ئەلوانێ 20 جاربی گۆڕین تا بینە ئەو شوێنەی کە سیغێکمان بۆ دەرەچێت کە بتوانین لە کارەکەیە بەرجەستەیکەین ئەمە کارێکی ئاسان نییە بەڵام من دایمە لەوەیەم لەوەتی هەمەرەوە ئیشمە هەرەوە ژیانە فکرکردنەوە وا بچی بکەم چی نەکەم من غێریەوەی کە ئەبێ فکرەکە هەڵبژێرم موسیقەکەی بۆ بکەم گۆرانەکە بڵێم ئەو هەموو ئالەتە عەزف بکەم چمە ستۆدیۆ ئەم لا ینی کارێکی قورسە بەڕاستی بەڵام پێم وایە تەنها شتیشەکە ئاسوودەمەکە زۆرم پێخۆشە زۆر باشە کە تۆ بۆ خۆت ئەم هەموو وردەکاریانە ئەکەیت و ئەم هەموو کارە ئەەکەیت چۆن تا ئێستا خۆت تێکستە نەنووسیوە بۆ بەرهەمەکانی خۆت چۆنم نەنووسیوە بەڵام شتێکەیە باویزانی من ئەتوانم لەگە هاوڕێی مۆسیقیەکانمان مناقەشە بکەم لەگەڵ مستەوەر مخریجەکانی شام مناقەشات توانم بکەم بەڵام بەخوا بە شاعیرەکان ناوێرم سکوت بووم ئەو شەڕە با بۆ خۆیان بێگە غەڵەتی ناوم غەڵەتی تاوێ بۆ هەموو تەمەنە شتێک تەقەن ئەوە نەفێر بووم بەڵام بریان ناکەوە ینی گۆرانی گەرەو نییە یەکسەر لەدایک بێ ئاوازێک زاریە 100 جارێ گۆڕی ئەی موسیقەکەی تا ستایلێکی تایبەتی بۆ دۆزیتەوە چونکە من ئیش بەس بۆ خۆم ناکەم گەنجانێکی زۆر
پەیوەندیم پێوەکە کەسانێکی زۆر ئیشیان بووە کە مانگانە هەفتانە من لە ستۆدیۆکانی من ڕۆژانە لە جاتی کاری تر ناکەم تەنها ئیشی موسیقیەکەم هەر لە ستۆدیۆم یانی یارەوەی کارەکەم ئەمە وای کردووە دەستم ینی سوکتر کارەکە وەکو هاوڕەکانی ترم وەکوانی کە ستۆدیۆیانی ئەوانیش تەبەن ئەلبەتە ئەگەر لە من زیرەکتر نەبێت کەمتر نیە بەڵام من تایبەتیەکی هینمانەیە لێرە من تەنها ئەوەکەم ینی شوێنی مەسە چوونە دەرەوەم نییە بە هیچ شێوەیە هەر جەوەکەش یارمەتیمایە کە نەچمە دەرەوە زۆر ساردە لەبەرەوە کارەکان تۆزێک هەستەکەم بە ڕحیانەترێکم لەگەر ڕێزم و بۆ گەورەی ئەوانێت بمباشن هەستەکەم زیاتر هەستەکەم بە ڕۆح ئیشەکانەکرێ لێرە من لای خۆمەوە ینی مەسئولم بەرامبەر کولی حرفێک لە گۆرانەکانی ئەوانی کە لای من دروستیەکەن یا کە خۆم دروستیەکەم بۆ ئەوی کە نەبێتە بارێک بەسەر ئەو مجتەمەعی کە لێژی ئەو سۆسایەتی کە لێژین بۆی کە بێ بارێک و من دەستێکم تیابێت لە تێکدانیەوە ئەگەر لە گۆرانەکانیشم بڕوانی ئەمووی ئەمەلێکی تایە حاڵەتی ئینسانی جوان هەڵەبژێرم مەسەلا ئەو وشانەی کە هەڵێبژێرم زۆر ینی چەندەها جافکی لێکەینەوە هەرێک ئێمە ئەوێ لە سەرمان ماڵ بێت کە بە غەڵەت نێتە دەرەوە جا نەخوازە سەرڕای تێکستەکە و شتێکی خراپ ئەم هەوڵە دەم بەڕاستی ئەوەی کە لە توانامداوێ تا هێزم تیاابێ ئەوە بکەم بەڕاستی دەستەکانت خۆش بێ پێم خۆشەوەکو دوا پرسیار ئێمە بەشێکی میوزیک ڤیدیۆکەمان بینی بەڵام دواتر لە کۆ بڵاوە بێتەوە بەڵێ لە کەناڵی تایبەتی خۆم لە چەناڵی یوتیوبەکەم لێ بڵاوێکەمەوە تەمەن هەمووی بێکەوە تەلەڤیزۆنەکان هەمووی لە عینن وەختە و ئیشەڵا بۆ نوع بڵاو بێتەوە کە هیوادارم جێی سەرنجتانێ پێش هەموو شتێکەوە زۆر گرنگە هیوادارم زۆقی خەڵک تێک نەدەین تێکمان نەداوێ نەمەڵێکی وامان دروست کردبێ من یەک شتی ترم هەیە ئەگەر مەجالم بێ بێڵم فەرموو ئەمە دوورە لە کاری کلیپەکە یەک لە جوانترین موسیک ژەنەکان و جوانترین ئاسەکانی کورد لە خەسەخانە کەوتووە بە ناوی توانە فەرەج کە یەکێک لە هەرە گەورەکانە هیوادارم بۆ هاوڕێی مۆسیقیەکانم تکاتان لێکەم ئاگاتان لێ بێ و سەردانی بکەن ئیشەڵا سەلامەتە بێ خۆیان ئیشەڵا هیچی بەسەر نەیە دەستەکانت خۆش بێ هیوای ساغ و سەلامەتی بۆ هونەرمەندی مۆزیکژەن توانە فەرەج زۆر سپاس دەکەم کاگڕۆژ سپاس کە لە ڕێگەی سکایپەوە لە سویدەوە لەگەڵ من بووی زۆر سپاس جارێکی تر زۆر سپاس